پرسیار دەکرێت بۆ لە ماڵەکانماندا بۆ لە ژیانماندا کێشە و مەشاکل زۆرە، ماڵەکان پڕبوونە لە ئاژا و کێشە، چونکە ئێمە کاتێکە دەڕۆینەوە بۆ ماڵی خۆمان زیکری خوا ناکەین، دەرگاکە دەکەین و ناڵێن بسم الله، دەڕۆینە ژوورەوە زیکری خوا ناکەین. دەزانی پێغەمبەری خوا چی دەفەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا، ئەفەرمێ ئەگەر پیاو چووە ماڵ خۆیەوە، ئەگەر چووە ماڵ خۆی و زیکری خوای نەکرد، ئیتر بسم اللهە، سبحان اللهە، الحەمد للهە، لا إله إلا الله، الله أكبر، هەر زیکرێک لە زیکرەکان. ئەگەر ڕۆشتیتە ژوورەوە، إذا دخل الرجل بيته فلم يذكر الله عند دخوله قال الشيطان أدركتم المبيت، وإذا لم يذكر الله عند طعامه قال أدركتم المبيت والعشاء، رواه مسلم. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک چووە ماڵەکەی خۆیەوە بسم اللهی نەکرد لە کاتی چوونە ژوورەوە و بسم اللهی نەکرد لە کاتێکا دەڕواتە ماڵەکەی خۆیەوە، شەیطان لەو ماڵەدایە بە شەیطانەکانی تری خۆی دەڵێ کە لەگەڵیدایە، دەڵێ خەمتان نەبێ، مانەوەی شەومان حاصل کرد، شەو لێرە دەبین، لە ماڵە دەبین، چونکە ئەم پیاوە هاتە ژوور و بسم اللهی نەکرد، زیکری خوای نەکرد، ئەوە شوێنی مانەوەی شەومان کابراوتی ئوتێلەکەمان بەلاشە ئەم شەو لە ماڵە دەمێنینەوە. و دەفەرمێ ئەگەر خواردنی خوارد بسم اللهی نەکرد، شەیطان دەڵێ هەم مانەوەی شەومان لێرەیە، هەم خواردنیشمان لەگەڵ ئەمانە بێت، لەگەڵ ئەمانە لەسەر سفرەی ئەوان خواردن دەخۆین. بۆیە زیکری خوا ناکەین. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر ماڵێ سوورەتی بەقەرەی تیا بخوێنرێتەوە، حتا سێ شەو سێ ڕۆژ مەلایکە لەو ماڵای جنۆکە نزیکی ناکەوێت، شەیطان نزیکی ناکەوێت، مەلایکە لەگەڵ تۆدایە سێ شەو سێ ڕۆژ، بەڵام هەزار گۆرانی لێ بدە شەیطان بە پۆل پۆل دێ بۆ ماڵەکەت. جا هەر کاتێ ڕۆشت تۆ بۆ ماڵ بسم الله بکە، لە ئەمڕۆ دەست پێکەکە نەزانیوە، بۆی شەیطان شوێنی مانەوەی شەوی نەمێنێ لە ماڵەکەی تۆدا. و کاتێکیش کە نان دەخۆن بڵێن بسم الله، بەدەنگی بەرز بڵێ با مناڵەکان فێر بن، بەس مەڵێ بسم الله الرحمن الرحیم، نە تەنها بسم الله سنەتە. ئەو کاتە شەیطان دەڵێ نە شوێنی نان خواردنمان هەیە لە ماڵەدا، نە شوێنی مانەوەیشمان هەیە، بەڵام ئەگەر زیکری خوامان نەکرد لە کاتی چوونە ژوورەوە، لە کاتی نان خواردنە بسم اللهمان نەکرد، شەیطان لە ماڵەکەمانە دەبێنێتەوە، لەگەڵمانە لەسەر سفرە دەبێ، بۆیە زۆر جار لەسەر سفرەکە کێشە و مەشاکل دروستە بێ لە ماڵەکانە، لە پڕێکا ژن و پیا و لە یەکتری تۆڕابن. ئەمە هۆکارەکەی چێ شەیطان لە ماڵەکەماندایە. جا بۆیە ئەگەر پێمان خۆشە ماڵەکەمان کێشە و مەشاکیلی تیانە بێ، با ئەم حەدیثەی پێغەمبەری خوا تەطبیقین صلی الله عليه وسلم، و قورئان لە ماڵەکەمانە بێ. بەڵام تۆ تا ئێوارە گوێ لە گۆرانی دەگری، گوێ لە فیلم دەگری، شەیطان لە خزمەتی خۆت و ماڵ و مناڵدایە، بە دڵنیایە، دڵنیا بە شەیطان لە ماڵەکەتدایە، لە خزمەتی تۆدایە. کەواتە پێت خۆشە شەیطان لە خزمەتتا بێ؟ ناوە والله دەی پێت خۆش نەبی سەر بێنە